ڕۆژنامەنووسە لەم ساڵدا بە پلەی یەکەم گەڕاندۆتەوە بۆچی؟ بەڵێ تەفگەر دیارە ڕێکخراوی پامنێرانی بێسنوور کە ڕێکخراوێکی جیهانیە بۆ داکۆچکردن لە ڕۆژنامەوانان و لە ئازادی ڕادەربڕین ساڵانە ئەم کاتانە راپۆرتی ساڵانەی خۆی بڵاو دەکاتەوە کە ئاماری هەموو ئەو تونند و تیژیانێ تێدا کە دژی ڕۆژنامەوانان ئەنجام دراون بە تایبەت ئامارەکانی کوشتن. ئەم ساڵ دیارە ڕێژەکە یەکجار بەرزە لە چاو ساڵانی ڕابردوو لە 2005 تا ئێستا ڕێژەی کوشتنی ڕۆژنامەوانان ئەوەندە بەرز نەبووە. ئەم ساڵ 110 ڕۆژنامەوان کوژراون، بەڵام 67یان بەهۆی کارەکانیانەوە کوژراون و بە تایبەتتریش 18 ڕۆژنامەوانیان لە کاتی ئەنجامدانی کارەکانیان کوژراون. ئەوانی تر بەهۆی کارەکانیانەوە بووە و هەروەها 43 ڕۆژنامەوان تا ئێستا نەزانراوە بەهۆی کاری جیاجیا کوژراون، بەڵام نەزانراوە کە ئایا بەهۆی کاری ڕۆژنامەوانیەوە یان نا. وا دیارە لە 2005ەوە تا ئێستا کەمترین ڕۆژنامەوان لە ساڵی 2010 کوژراوە و ئەم ساڵ زیاتر لە 54 ڕۆژنامەوان بە بارمتە ژیراون. 26یان لە سووریا، 13یان لە یەمەن، 10 ڕۆژنامەوان لە عێراق، 5 ڕۆژنامەوان لە لیبیا. دیارە ڕێژەی هەرە بەرز بەر عێراق دەکەوێت لە کوشتنی ڕۆژنامەوانان کە 11 ڕۆژنامەوانە 9یان بەهۆی کارەکانەوە کوژراون. لە سووریا 10 ڕۆژنامەوان کوژراون کە ئەوانیش 9یان بەهۆی کاری ڕۆژنامەوانیەوەیە. بەڵام ئەوە یەکەم جارە کە وڵاتێکی ئەوروپی ڕیزبەندی سێم دەگرێت لە ڕێژەی کوشتنی لە زۆری ڕێژەی کوژرانی ڕۆژنامەوانەکانی کە وڵاتی فەڕەنسایە. وڵاتی فەڕەنسا بەهۆی ئەو کوشتارێک کە کرا لە ڕۆژنامەی شاغلی ئەبدۆ. بەڵێ هەڵگورت هۆکاری چێ فەڕەنسا ئەمساڵ کراوەتە و لیستەوە لە کاتێکە فەڕەنسا بە وڵاتێکی ئارامدا دەنرا ساڵانی پێشوو. بەڵێ لە راپۆرتەکەش ئاماژە بۆ کراوە کە ئەوە یەکەم جارە وڵاتێکی ئەوروپی ئەوەندە لە لیستەکەیان نزیکە کە سێم وڵاتە لە دوای عێراق و سووریا کە وڵاتێکە لە ئاشتیایە، بەڵام عێراق و سووریا وەک دەزانن لە شەڕایە چەندین ساڵە ناویان لەسەرەوەی لیستەکە. ئەویش بەهۆی ئەو کوژرانی ئەو پۆلە ڕۆژنامەوانەی ڕۆژنامەی شارلی هەبدۆ بوو کە لە مانگی یەک لەلایەن چەند سەکدارێک کوژران کە دواتر داعش بەرپرسیارەتی خۆی ڕاگەیاند. بەڵێ سپاس بۆ هەڵگورت سەمەد پامنێرە نافتی لە